سڵاو عەزیزانم، وەجارێکی تر لە کلینیکی هەناوی تاوەری تەندروستی سمارت لە خزمەتتان دەبین بۆ پێشکەشکردنی بابەتێکی تر لەسەر نەخۆشی شەکرە. بابەتی ئەم جارمان بریتیە لە باسێک لە نیشانەکانی نەخۆشی شەکرە. بۆ ئەم مەبەستا دەبێت بگەڕینەوە بۆ بەرنامەی یەکەم کە پێناسەی نەخۆشی شەکرەمان کرد. وتمان شەکرە بریتیە لە کەڵەکەبوونی شەکر لە ناو خوێندا. بۆ ئەم مەبەستا یەکەم شت کە هەڵدەستێت بۆ بەرگریکردن ڕێگریکردن لە بەرزبوونەوەی شەکر لە ناو خوێندا بریتیە لە بەرگری لەشی خۆمان. هەڵدەستێت بە دەرکردنی شەکر لە ڕێگەی میزەوە. لەگەڵ ئەم شەکرەیە بڕێکی زۆر لە ئاو کانزاکان دەچێتە دەرەوە. بەمەش کەسەکە هەست بە میزکردنێکی زۆر دەکات. چ لە ڕۆژ و چ لە شەو وا دەکات کە خەو لە کەسی توشبوو تێک بدات. چەند جارێک هەڵبستێت بۆ میزکردن و بە ئاسانی هەست بەوە دەکات کە جیاوازی هەیە لە ئێستا و لە ڕابردوویە لە هەستان لە خەودا و کاریگەری تەواوی ئەبێت لەسەر خەوی. پاشان کەسێک کە ئاوێکی زۆر لە ڕێگەی میزە فڕێ بدات ئەمە دەبێتە هۆی ئەوەی هەست بە تینوێتێکی زیاد لە چاو جاران بکات. واتە کەسی توشبوو تینوێتێکی زۆری ئەبێت و ئاوێکی زۆر دەخواتەوە. ئەم دوو نیشانەیە بریتین لە دوو نیشانەی سەرەکی نەخۆشی شەکرە، تینوێتی زۆر، میزکردنی زۆر. پاشان ئەم شەکرەکە لە ناو خوێندایە و ناتوانرێت لەگەڵ لە خانەکان و وەکو وزە بەکار بهێنرێت لە جیاتی ئەو پرۆتین و چەوری ژێر پێست بەکار دەهێنرێت لە بری شەکر وەکو وزە. بەمەش کەسەکە هەست بە لاوازبوون، بە بێهێزبوون، بە شەکەتی و هەروەها کێش دابەزینی زۆر دەکات. چونکە ئەو چەوری و پرۆتینەکە لە ماسولکە و لە ژێر پێست دەردەچێت کەسی توشبوو کێشی پێیدا دەبەزێت. پاشان هەندێک جار دەبێتە هۆی ئازاری ناوسک و یەڵنجدان و ڕشانەوە کە ئەمە لە جۆری یەکەمی شەکرەدا هەندێک جار بە توندی دەردەکەوێت و دەبێتە هۆی ئەوەی کە پێویستکە نەخۆش لە نەخۆشخانە داخل بکرێت و کاری پێویستی بۆ ئەنجام بدرێت کە ئەمەش بەهۆی بەرزبوونەوەی ترشی ناو خوێنەوە ڕوودەدات. یەکێکی تر لە نیشانەکانی نەخۆشی شەکرە بریتیە لە هەوکردن بەهۆی بەکتریا یان کەڕوەکانەوە. چونکە بەکتریا و کەڕوەکان حەز بە شوێنی شیرین دەکەن. واتە شەکر دەبێتە میدیایەکی باش بۆیان بۆ ئەوی گەشە بکەن، بە تایبەتی لەو شوێنەی کە شەکر دەچێتە دەرەواتە لە ڕێڕەوی میز و زاوزێ ڕێژەی توشبوون بە هەوکردنی بەکتریایی و کەڕوەکان زیاد دەکات. بەمەش کەسی توشبوو هەست بە ئازار و سوتانەوەی ڕێڕەوی میز دەکات. پاشان هەندێک جار ئەگەر نەخۆش هەست بە نیشانە سەرەتاییەکانی نەخۆشیەکەی نەکات دەگونجێت بە دەرهاویشتەکانی نەخۆشی شەکرە بە دەربکەوێت. واتە لەوە ئەچێت تەڵخبوون و بینینی تێک بچێت، لەوە ئەچێت هەست بە ئاوسانی پێیەکانی بکات یا بە تەنگە نەفەسی بێت یاخود تووشی هەوکردنی پێیەکانی بێت بەهۆی برین لە پێیەکانیدا. لەبەر ئەوە دەرکەوتنی نیشانە سەرەتاییەکان زۆر گرنگە بۆ ئەوەی کە دووربین لە ماکەکان و دەرهاویشتەکانی نەخۆشی شەکرە. بمێن بەخێر، خواتان لەگەڵ.